لچارچوبê pêşelkirina serbariya Iraqê ji layenê hêzên Supaya Tirkiye hesê serokatiya Iraqê û bi amadebûna serokên layenên siyasî li Iraqê kombûneka berfireh li serdehan alîşan li kuşka selama serokatiya Komara Iraqê saz dan û têda di xala heftê de di beyana serokatiya Komara Iraqê ragihandin ku Iraq hemî şêwan dijî pêşelkirina serbariya Iraqê ne. و هر ده همان دم دا جماورين بغداد لغورابانا تحرير نرازي بونيا خود دجي تركيا درده. أولا المشاركة في هذا الإسناد بەشداری جەماوەری و میلی لەم گردبوونەوەیدا بە مەبەستی بە گشتداچوونەوەی داگیرکاری نوێی تورکایە بۆ خاکی عێراق. هەروەها داگیرکردنەکەی تورکیا پرۆژەیەکی دابەشکردنی عێراق و وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا و هاوپەیمانەکانی هەوڵی بۆ دەدەن. الديف نرازيبونا جماوران والديف زانياريان كون نوري مالكي سلوك وزير حكومة بيشو وهادي عامري سلوك حشد الشعبي طاية بدر الديف بيخو نشانداني بون وتعداد ديار كرن كو بيشير كرنا السروري عراقه هلكا صورة والدور دا جماور سفكاياتي وخوب وينين سلوك تركيا تكرن بالتأكيد هي تظاهرات بە دڵنیاییەوە مەبەست لەم خۆپیشاندانانە ناردنی پەیامێکە بۆ حکوومەتی تورکی و پێی دەڵێن گەلی عێراق یەکڕێژ و یەکگرتوون داگیرکردنی خاکەکەیان ڕەت دەکەنەوە. هەروەها عێراقیەکان بڕوایان بە سەروەری و یەکپارچەیی خاکەکەیان هەیە. عێراقیەکان ئامادەن لە پێناو وڵاتەکەیاندا خوێنی خۆیان پێشکەش بکەن و گیانیان فێدا بکەن. ئەمەش لە پێناو بەرگریکردن لە عێراق و سەروەری خاکەکەی. نحن لا نريد أي تدخل عسكري من أي ئێمە لەشکرکێشی لە هیچ وڵاتێک قبول ناکەین جا تورکیا بێت یان هەر وڵاتێکی دی. ئێمەی هاوڵاتیانی عێراقی و هێزەکانی حەشدی شعبی و یەکینەکانی بەرگریکردن و هەروەها هێزەکانی ئاسایشی عێراقی سەرجەم پێکەوە دەتوانین تەواوی ئەو ناوچانەی لەژێر کۆنتڕۆڵی داعشدان ڕزگاریان بکەین. نرازيبونا جماوران گهشتوی آستی کودویان برای بالوز خانه ترکیه پریب کبن لیره و پرین بغداد لانه سپاه عراقی هات نگرتن تایبتی ریا بالوز خانه ترکیه داکو کارن دلتازن الدیف دانه و جماورین بغداد هر بگرمی و بیدابران سفکایت یا خوب بو حکومت ترکیه برندن. صلاح با مردنگ امریکا بغداد.